أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. سبحان الذي أسرى بعبده ليلا من المسجد الحرام سبحان الذي أسرى بعبده ليلا من المسجد الحرام إلى المسجد الأقصى الذي باركنا حوله لنريه من آياتنا إنه هو السميع البصير. وآتينا موسى الكتاب وجعلناه هدى لبني إسرائيل ألا تتخذوا من دوني وكيلا ذرية من حملنا مع نوح إنه كان عبدا شكورا. وقضينا إلى بني إسرائيل في الكتاب لتفسدن في الأرض مرتين ولتعلن علوا كبيرا. فإذا جاء وعد أولاهما بعثنا عليكم عبادا لنا أولي بأس شديد فجاسوا خلال الديار وكان وعدا مفعولا. ثم رددنا لكم الكرة عليهم وأمددناكم بأموال وبنين وجعلناكم أكثر نفيرا. إن أحسنتم لأنفسكم وإن أسأتم فلها. فإذا جاء وعد الآخرة ليسوءوا وجوهكم وليدخلوا المسجد كما دخلوه أول مرة وليتبروا ما علوا تتبيرا. عسى ربكم أن يرحمكم وإن عدتم عدنا وجعلنا جهنم للكافرين عصيرا. إن هذا القرآن يهدي للتي هي أقوم ويبشر المؤمنين الذين يعملون الصالحات أن لهم أجرا كبيرا وأن الذين لا يؤمنون بالآخرة أعتدنا لهم عذابا أليما. صدق الله العظيم. خوای گەورە پاداشتی مامۆستا شیر بداتەوە. لە خۆمڕا تێدەگەم چۆنە عەزابی غەدری داگیر کرد. شەریعەت بۆی قەرارداوم دەگەڵ مەزلوم دەبم تاسەر. لە تاوخاچی کوردستان و فەڵەستین وەختە گردەگرم. لە قەهر و داخی زۆرداران هەر ساتێ سەد کەرەت دەمرم. دڵم شەیدایە بۆ ئەقسا و
بەکوڵ حەیرانی ئەو ساتم کە بۆتە قیبلەی یەکەم و هەواری شەوڕەوی خاتم. سەراحەت قودسی پیرۆزم لە کنجەی فەخر و ڕێی ڕەمزە، سەلاح الدینی ئەیوبیم لەوێ لێ دیارە هەر لەحزە. لە غەزەی عیزەت و عەزم و ئیمان و جورئەت و ناڵە، هەموو عالەم سەری سەتحی و تەعەجوب ماوە لەو حاڵە. لە هەمبەرتەونی تاوانی گەورە هێزانی جیهان خۆر، چ ویژدانێ کە بێهەست بێ و نەکا نەفرەت لە زوڵم و جۆر. لە هەمبەر کوشت و کوشتار و ئیبادەی ڕژێمی زایۆنی، چ ئینسانێ کە بێدەنگ بێ و نەکا نەفرەت لە ماسۆنی. ئەوەی ڕەفزی ستەمکاری نەبێتە ڕێبازی ژیانی، مسۆگەر بایی پولێکن دروشم و وجدان و دینی. خودایە نەسرەتی ئەهلی حەق و مەزلومی دنیادەی، سێبەری شومی زۆرداران لە ڕوخساری جیهان ڕادەی. خودایە ڕژێمی زایۆنی و جلهێزان و کلک و جاشیان، کەوا بە خوێنی مەزلومان مەست بوون و دەگەڕێ ئاشیان، بەریان داوەتە ملهوڕی و پابەندی هیچ حەقێک نابن. بە دەردێکیان بەری یا ڕەب، بە دەردێکیان بەری یا ڕەب، هەتا سەرسووک و ڕیسوابن. ئامادەبوانی خۆشەویست، بە ناوی مەڵبەندی سۆرانی کۆمەڵی دادگەری کوردستان بە خێراتنێکی گەرمتان دەکەین. یاخوا بەخێر بێن سەرسەر و سەرچاوان ئامادەبوونتان لەم ئێوارە کۆڕام. ئێستاش داوا لە بەڕێز مامۆستا مەڕوان گەڵاڵی دەکەین، جەنابیان بفەرمێ بۆ پێشکەشکردنی وتەکەی. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على خير خلقه محمد وعلى آله وصحبه وسلم. ربنا اغفر لنا ولإخواننا الذين سبقونا بالإيمان، ولا تجعل في قلوبنا غلا للذين آمنوا ربنا إنك رؤوف رحيم. آمين. مامۆستایانی بەڕێز و خۆشەویست، خوشکانی عزیز، برایانی ڕێزدار، السلام عليكم ورحمة الله وبركاته. پێم خۆشە لە شەوێکی ئاوا لە خزمەت ئێوەی بەڕێز و خۆشەویستدا بۆ پشتیوانی لە خوشک و برایانمان لە کەرتی غەزە گردبوونەوەیەکی قنجیلانە و گربوونەوەیە کە دەربڕینی ناخ و دەرونی خۆمان بێتن بۆ مەزڵومیەتی ئەو خوشک و برایانەمان لە غەزە. وەخوا زیارم خوای پەروەردگار بیخاتە تەرازوی چاکەکانمان و تەرازوی چاکەکانمانی پێ قوڕس کاتن. وتارەکەی خۆم زۆر بە کورتی لە 5 تەوەر پێم خۆشە هەڵوەستە بکەم. یەکەم، قەزیەی فەڵەستینی. خوشک و برایانی بەڕێزم، قەزیەیەکی نەتەوەیی نییە. قەزیەی فەڵەستین قەزیەی ئوممەتێکە، قەزیەی ئوممەتێکە. پەیوەست نییە بە عەرەب و بە کورد و بە تورک و بە فارس، پەیوەستە بەوانەی کە خۆیان بە موسڵمان دەزانن. هەر کەسێک خۆی بە موسڵمان بزانێ، قەزیەی فەڵەستین تایبەتە بەو. ئەوجا فەڵەستین و ئەو داگیرکاریەی زایۆنی لە 7 ئۆکتۆبەر دەستی پێ نەکردووە. ئاوا خەڵکێکی دۆڕاو، خەڵکێکی بەزی و پەنجەی تۆمەت بۆ حەماس درێژکاتن. ئەگەر ئاوایان نەکردبایە ئاوانە دەکرا. بەس گوێ ڕاگرن. لە ساڵی 1948 لە ساڵی 1948 هەتا ساڵی 2023 دەزانن چەند فەڵەستینیان شەهید کردوون جوولەکە؟ 100,000 فەڵەستینیان شەهید کردووە. 100,000 فەڵەستینی لە ساڵی 1948 هەتا ساڵی 2023. کەواتە قەزیەکە قەزیەی 7
ئۆکتۆبەر نییە، ڕووبارە خوێنێکیان ڕشتووە و ڕووبارە خوێنێکیان داوە خەڵکی فەڵەستین. بەدەیان و بەسەدان قائید تیرۆر کراون. شێخ ئەحمەد یاسین لەکوێ تیرۆر کرا؟ هیچ شوێنێکی نەدەجوولا، نەدەست نەقاچ، لەسەر عارەبانەیەکی نوێژی بەیانی بۆ مزگەوت دەستی تیرۆریان کرد. ئەتۆ لەگەڵ دوژمنێک لە سیراعدای شەڕی لەگەڵکەی هەر دەتکوژی، شەڕی لەگەڵنەکەی هەر دەتکوژی، دابنیشی هەر دەتکوژی، بەخەوی هەر دەتکوژی، ڕابکەی هەر دەتکوژی. چار چییە؟ ئەوجا 700,000 فەڵەستینیان شار بەدەر کردووە، لە خاچی خۆیان دەرکردوون، ئاواران لە وڵاتانە. باشە ئەوجا جوولەکە بە تایبەتی زایونیەکان کە داگیرکەرن لەوێن دەر 600 گوندی فەڵەستینیان کاول کردووە، تێکیان داوە نەیانهێشتووە، یان کردویانەتە مستەوتەنە یان خاپوریان کردو خەڵکەکەیان دەرکردووە. باسی بریندار هەناکەی. ئەوجا خۆشەویستانی خۆم، ئەوەی کە حەڕەکەی حەماس چونکە خەڵکێکی بەزی و من گەلێک جار فکرم دەکرد لەم بۆ خۆزیە خەڵکێک کە بەسەر و سیمای موسڵمانیەتی قسە لەسەر قەزیەی غەزە دەکا، خۆزیا غیرەتی جوولەکەکانی بەریتانیا و جوولەکەکانی دەرەوە ئەو غیرەتیان هەبایە، خۆزیا غیرەتی و جوولەکانیان هەبایە. ئەو جوولەکانە هاتوونە سەر خەت دەڵێن زایۆنیەکان و ئەو جوولەکانە زاڵ مستەمکارن، ئێمە ڕازینین بەو زوڵمەی کە لە فەڵەستینیەکان دەکەن. ئەو دێ دەڵێ نەخێر خەتای حەماسە. بۆ چونکە ئاگای لە بازاری سیاسەتیش نییە، ئەو لەبەرەوەی حەماس حیزبە، بۆ حەماس حیزبە حیزبایەتی زوڵم و ستەمە، بۆ هەموو خەڵک ڕەوا بێ، بۆ موسڵمان ڕەوانە بێتن. بەڵام بۆ بەرچاوڕوونیتان حەماس بە ڕەسمی لە ساڵی 2017 ئینفیکاکی خۆی ڕاگەیان لە ئیخوان الموسلیمین، وەکو حەڕەکەی مقاومەی فەڵەستینی ڕەسەن خۆی ئیعلان کرد و سەر بە هیچ گروپێکی عالەمی نییە. قەزیەکە لێرانە قەزیەی عەقیدەیە، قەزیەی دینە، قەزیەی مەبدەئە. بە تایبەتی ئێمەی میلەتی کورد خۆشەویستانی خۆم لەگەڵ برا فەڵەستینیەکان کۆمەڵە شتێک پێکمان گرێ دەداتن، ئەوە هیچ موسڵمانیەتی و دینداریەتیەوە لەو سەریە، وەکو مەزڵومیەتیش تا کە میلەتێک کە وەکو ئێمە مەزڵوم بێ ستەمی لێ کرابێتن خەڵکی فەڵەستینە، خاچیان ئاویان هەموو شتێکیان داگیر کراوە. باوەڕتان بێمە لە زۆر ڕوو لەوان باشترین، بەڵام هەست بە مەعانان دەکەین کە زوڵمێکیان لێ دەکرێتن. ئەوە خاڵێک. خاڵی دووەم خۆشەویستانی خۆم، زۆربەتان قورئان خوێنن، تەماشەکەن. خوای گەورە کە ئێمەی خەڵق کردووە و هەرچی کە عیبادات و خواپەرستی لەسەر فەرز کردوین وعدی چی پێداوین لە مقابلدا؟ وعدی بەهەشتی پێداوین و نییە؟ دەڵێ نوێش بکە دەت بەمە بەهەشت، ڕۆژوو بگرە دەت بەمە بەهەشت، حەج بکە دەت بەمە بەهەشت، عومرە بکە دەت بەمە بەهەشت، سەدەقە بکە دەت بەمە بەهەشت، لەگەڵ دایک و باوکت باش بەدەت بەمە بەهەشت، لەگەڵ جیرانەکەت باش بەدەت بەمە بەهەشت. هیچ چاکەیەک نییە ئەلەو دنیای خوا ئەمری پێکردبی ئیلا وعدی بەهەشتی داوە. ئەو جاوەش خاڵێکی دیکەیە. مەسەلەی جیهاد و قوربانی دانیش عهد و پەیمانێکە لە مابەینی خوا و لە مابەینی عەبدەکانی، تیجارەتێکە، بازرگانیەکە. خوای گەورە تەبارەک و تەعالا دەفەرمێ ئین الله اشترى من المؤمنين أنفسهم وأموالهم بأن لهم الجنة. خوای گەورە معاملەی لەگەڵ کردوین، ئێمەش ڕازی بووین بەو معاملەیە، ئێمەش ڕازی بووین بەو معاملەیە. معاملەکە چییە؟
خوای گەورە تەبارەک و تەعالە بە فەزڵ و گەورەی خۆی چێ ڕوح و گیانی پێداوین، خوا چێ ماڵی پێداوین، خوا لێشی کڕیوینەوە جارێکی دیکە. تەشبیه نەبێ وەلیلله المەثل الأعلى. زۆر فەقیر و محتاج بین، کابرایەک لەو لای بێتن دەوڵەمەند بێ بڵێ هاوڕێ و سیارەت دەمێ، سیارەکەت دەداتێ دەڵێ بۆ خۆت بێتن، دوای دەڵێ وەرە وەرە ئەو سیارەشت بینێ باڵێ بکڕمەوە بەدە قیمەت چەند دڵخۆش دەبی. خوای گەورە تەبارەک و تەعالە خاوەنی ئێمەیە، ڕوح و گیانی پێداوین، سەرۆت و سامانی پێداوین، ئەو جا هاتووە دەڵێ وەرن با معاملەی و لەگەڵ بکەم. معاملەی چی یا رب العالمین؟ إن الله اشترى من المؤمنين أنفسهم وأموالهم بأن لهم الجنة. أليري مسألة معاملة قرين وفروشتنك خواي گەورە باس یەک عیبادەتی دیکە ناکاتن، باس یەکێک لە عیبادەت و خواپەرستیەکان دەکات کە ئەمڕۆ مسلمانان لێی دەترسن. بۆ چونکە مسلمانان لە ئیستیضعاف و لە بەزین داین، دوژمنانمان هێز و قووەتیان بەدەستە، لەبەرەوەی ناوێرین باسی ئەو فەرەزیە غائبە بکەین کە لە عالەمی ئیسلامی غائب بووە. ئەویش چییە؟ خوای گەورە تەبارەک و تەعالە دەفەرمێ دەجەنگن، جیهاد دەکەن، دەکوژن و دەشکوژرێن، ئەلە پێناو ئەوەی بەهەشتان پێدەدەم. یعنی چی؟ یعنی ئینسانی ئیمانداری ڕاستەقینە لێران ئەگەر ڕاست کا لەگەڵ خوا، ڕوح و گیان و ماڵی خۆی بەخوا فرۆشت بێ، دەبێ ئامادە بێ ڕوح و گیانی خۆی بە قوربانی خوا بکاتن. ئەوانە وایان کردو. دخوا و پرسیارە لە خۆم و لێوە دەکەم. ئەمن لە یادمە لە ساڵی 91 هەر گۆتیان هات چە هات کەس نەزانی چا سۆران چۆل بوو، کەس لەو سۆرانەی نەما، بەس بە هات، نە فیشەکەک تەقی، نە سارۆخەک تەقی، نە تەیارەیەک هات، نە سارۆخەک هات، نە نەوەویان لێداین، بەس بە هاتە هات ئیوا هەبوو منداڵی داویشتە ناو ڕووباری. ئەوەی کە بەسەر ئەو ئومەتەی دێتن، بەسەر ئەو خەڵکەی دێتن، بە ڕوبعی بەسەر ئێمە هات باوەڕتەبی دارمان بەسەر بەردە، کەس نەدە بۆ برای کەس. چما دەبینن ئەوانەی کە ئیوای 8 منداڵی ڕیز کردووە، عائیلەی هەموو ڕیز کردووە، لەسەریان ڕاوەستا دەڵێ الحەمدولله، خوایە سوپاس و ستایش بۆ تۆ، خوایە لێم قبول بکەی ئەو شەهیدانە. چما دەبینی گلەیەک لە حەماس بکاتن، دەبینی بڵێ وەڵا خەتای حەماس بوو، دەبینی دەڵێ بڵێ حەماس ماڵی ئێمەی کاول کرد. ئەفەندی ئەتۆ لەسەر جێیەکی گەرمی، پاروت چەورە، شەرم لە خۆت ناکەی بە کۆڵێ ڕیشەوە، بە سیمایەکی مسلمانانەوە دیفاع لە جوولەکە دەکەی و هێرش دەکەی سەر برا مسلمانەکانت. چ وەڵامی خوا دەدەیەوە؟ غیرەت و شەهامەتی ئەو دایکە جگەر سوتاوانەت هەبێتن، ئەوان واقعی خۆیان چاکتر دەزانن. ئەو جا خۆشەویستانی خۆم، زۆر گرنگە ئینسان دنیا با یەک شتان پێ بڵێم، ئەمە هەمومان لێرە دانیشتووین، خوا تەبارەک و تەعالە خوایە. ئێستا ئەمە دەبینین منداڵێک دەگرێ، منداڵێک دەکوژرێ، هەمومان فرمێسکمان بە چاودا دێتە خوارەوە. ئەو سۆز و عەتفە خوای پەروەردگار نیتی تەبارەک و تەعالە بە مردنی ئێمە و ئەوان تێک بچێ خوای پەروەردگار تەبارەک و تەعالە. دنیا لای خوا تەبارەک و تەعالە پێغەمبەر دەفەرمێ عەلەیهی سەڵات وسەلام ئەگەر قیمەتی باڵە پێشولەیەکی هەبایە، قیمەتی باڵە پێشولەیەکی هەبایە، نەیدەهێشت کابرای کافر یەک قومە ئاوی بخواتەوە، نەیدەهێشت کابرای کافر یەک قومە ئاوی بخواتەوە. بەس وەڵڵا ئەو دنیای هیچ نییە. بۆچمە ئەو برایانەمان، ئەو منداڵانەمان، ئەو دایکانەمان، ئەو پیرەمێردانەمان کە شەهید دەبن دەمرن، ئەمە دەمێنینەوە. ئەفەئین میتە فەهم الخالدون، ئەگە تۆ مردی ئەوان دەمێننەوە، هەمومان دەمرین.
کۆتایی بە ژیانی هەمانمان دێ بەڵام شەتانە بەینە ذالیک کوا مردنێکی بە عەزیزی کوا مردنێک لە ڕۆژی قیامەت و حەشر و حیساب زیندوو بکەیەوە خوێن بە قالبت دابێتە خوار بڵێ یا رب العالمین لە پێناوە تۆدا شەهید بووم کوا مردنێکیش بە زەلیلی و بەسەر شۆڕی شەرم بکەی ئارەقەی شەرمەزاری بەنێو چاوانت دابێتە خوار وەڵڵی خوایە من چ بڵێم لە فڵانکە دەوڵەتە تەوزیهیان دەدا فڵانکە وەلی ئەمرە تەوزیهی دەدا فڵانکە حیزب عەلمانیە تەوزیهی دەدا ئەمیش بە قسەوم کردووە بەگەڵێکەوە بڕۆ ڕاکێشن ئەوجا خۆشەویستانی خۆ خوای گەورە ئەو ناخۆشی و ناڕحەتیانەی کە دێنێتە سەر عالەمی ئیسلامی و سەر مسلمانان و سەر هەموو دنیا لە بۆ دووشتە وَلْيُمَحِّصَ اللَّهُ الَّذِينَ آمَنُوا وَيَمْحَقَ الْكَافِرِينَ ئەو دوو خاڵەیە بۆ ئەوەی کە مسلمانان لە بێژینگدا تخوا و پرسیارە لە خۆم و لە ئێوەش دەکەم ئەگەر ئەو وەزعی غەزە نەبایە ئەو قیناعە لەسەر ڕووی ئەو کۆمەڵە منافق و دووڕوە لا دەچوو لا نەدەچوو کاکە ئەمن ترسنۆکم ناوێرم باسی جیهاد بکەم جیهادیش ناکەم ناوێرم کەلیمەی مجاهدینیش بەسە زاری خۆدا بین کاکە بێدەنگ دەبم قسە ناکەم برا صم بکم تەواو بۆ بێم کۆمەڵە پاساوێک بێنمەوە بۆ مبەڕیری مووقیفی خۆم حیا و ناموسی خۆشم ببەم بۆ چێن دەرێم چاکە بۆ دنیایان بۆ دوا ڕۆژم ئەو جا ئەوەی کە تۆ شەڕی لەگەڵ دەکەی ئەوەی کە شەڕی لەگەڵ دەکرێت کوڕە خۆت دوو تایفەی مسلمانان نین بڵێ بۆ دینم چاکە جوولەکە ئەوەن کە خوا زەمی کردوون لە قورئان ئەوە کە خوا بەلعنەتی کردوون لە قورئان ئەوە کە خوا تەبارەک و هەرچی صفاتی خراپە باسییان دەکاتن ئەتو دەی لێرانە بۆ من مەدح و سەنایان دەکەی و بە شێر دەیان شوبهێنی ئەوە دینە ئەوە مەبدەئە ئەوە وەلاء و بەراءە وَلْيُمَحِّصَ الَّذِينَ آمَنُوا بۆ ئیمانداران پاڵفتە بکرێن ئەوەی تریان چێ وَيَمْحَقَ الْكَافِرِينَ مەحقی کافرین یعنی کافر و بێباوەڕان لە هەموو ڕوویەکەوە تووشی نەقوستانی و زەرەر و زیان ببن بۆ معلوماتتان ڕاستە خەڵکێکی زۆرمان لێ شەهید بووە لە منداڵ و لە ژن و لە پیاو بەڵام وەڵڵا ئەوەی کە بە جوولەکە کراوە ئەوەی کە بە زایونیەکان کراوە لە دوای هیتلەر شتی وایان بە خۆیانەوە نەبینیوە و ئەوەی تریش دادێتن و گومانیشتان نەبێ وەڵڵا و بیللا و تەڵڵا خوای پەروەردگار تەبارەک و تەعالا ئێستاش نەبێ ئەمڕۆش نەبێ چەند ساڵێکی دیکە بێتن دەبێ ئەو جوولەکەی لێون دەرێ بڕوات و وعدی خوایە خوا ڕسوایان دەکات زەلیلیان دەکات ئاخر قسەشم ئێمە چ بکەین ئەمە دوو شتمان پێ دەکرێت بۆ خوشک و برایانەمان یەکەم دوعامان پێ دەکرێت لە دوعاکانتان لە سوجدە لە ڕکوع لە دوای نوێژەکان لە شەو لە کاتی بە ڕۆژوو بوون و فیتارکردنەوە با خۆت وەفکردنە بێ ئەوانە تۆفکر بن دوعای خێریان بۆ بکەن لەخوا بپاڕێنەوە بڵێن خوایە ئەگە کردەوەیەکی چاکمان هەیە ئەو کردەوەیەت لێ قبول کردوین خوایە بۆ خاتری ئەو کردەوە چاکانەمان ئەو مسلمانانە سەر بخەی ئەو مسلمانانە ڕزگار بکەی عزت بەو مسلمانانە بدەی یا رب العالمین ئەوەی دی ئەتوانین بەشێک لەو ماڵەی کە هەمانە لەو پارەی کە هەمانە بیبەخشین لە بۆیان بنێری پێیان دەگا بەڵێ بەشێکی هاوکاریەکانی ئێوە گەیشتە غەزەی تەوزیع کرا بەسەر ماڵەکاندا تەوزیع کرا بەسەر ئەو خەڵکە لێ قەوماوەیدا بەشی دووەم پێم خۆش نییە ئەعلانی کەم بەڵام شتی چاکتر و باشتر و بە چاوی خۆتان دەبینی زۆر گەورەترە دەیانگاتێ بە حەول و قووەتی خوا ئەوجا ئەگەر ئامادە نەبین بە بەرچی خۆمان بینە بەر بە بەشێک لەو پارەی بینە بەر هاوکاری ئەو خوشک و برایانەمان بکەین ئامادەین بچین سبەینێکە بە ڕوح و بە گیان دیفاعیان لێ بکەین نەبەخوا
لەبەرەوەش لە دوای ئەو کۆڕە بەرماڵێک لێرە دادەندرێتن ئەوەی کە دەخۆی ڕادەبینی لە 250ەوە چەندی لە دەستت دێ مەڵێکەمە ئەتۆ 500ت پێیە 500ی تەبعت پێیە 250ەکەی دەدەی نیوەی ماڵی خۆت بەخشیوە نیوەی ماڵی خۆت بەخشیوە ئەوەی تری خوا بخۆی خاوەنە شتی گەورەتر بەسەر عالەمی ئیسلامی داهاتوو مسلمانانی شەرماون شتی تریشمان بەسەر دادێ بەڵام ڕۆژەکیش دادێ ئەو جوولەکانە دەبینن قەسەم بەخوا مسلمانان ڕاویان دەکەن حەدیسی پێغەمبەری عەلەیهی سەڵات وسەلام دەچنە پاش بەرد دەچنە پاش دار خۆیان دەشێرنەوە دار و بەردیش لای مسلمانان دەبێ دەڵێ مسلمان وەرە ئەوە جوولەکەی خۆی شاردۆتەوە بیکوژە خوایە بۆ خاتری ناو سیفەتە جوانەکانی خۆتکەی بۆ خاتری ئیسمی عەزەمی خۆتکەی یا ڕەبی خوایە چۆن نوحت ڕزگار کرد چۆن موسات ڕزگار کرد عەلەیهی سەڵات وسەلام یا ڕەبی خوایە چۆن عیسات بەرز کردەوە بۆ لای خۆت یا ئەکرەم الئەکرەمین یا ڕەبی خوایە چۆن ذەنونت ڕزگار کرد لە زجی حوت یا ڕەبی خوایە چۆن ئیبراهیمت ڕزگار کرد لە ئاگر یا ڕەبی خوایە ئەو خوشک و برایانەشمان بپارێزی و ڕزگاریان کە یا ڕەب العالەمین یا ڕەبی خوایە سەرکەوتن بە قسمەت برایانی مجاهیدمان بکەی لە فەڵەستین یا ڕەبی خوایە سەرکەوتن بە قسمەت برایانی مجاهیدمان بکەی لە فەڵەستین یا ڕەبی خوایە سەرکەوتویان بکەی یا ڕەبی خوایە سەقامگیریان بکەی یا ڕەبی خوایە سەقامگیریان بکەی اللهم سدد رميهم اللهم سدد رميهم اللهم سدد رميهم اللهم عليك باليهود اللهم عليك باليهود اللهم عليك باليهود اللهم زلزل الأرض تحت أقدامهم اللهم شتت جمعهم اللهم شتت جمعهم وصلى اللهم على محمد وعلى آله وصحبه وسلم خی گەورە پاداشتی مامۆستا مەڕوان بداتەوە کوردستانم دەستە خوشتی فەڵەستینی داگیر کراوە هاوڕێی قودس و غەزەی خەڵتانی خوێناوە بێ قەید و شەرت سوپای نەفرەتی بۆ هەموو داگیرکەرێک دەڕێناوە کوردستان و فەڵەستینم بە یەکەوە یەک پەیامیان بۆ بەردەمی ویژدانی دنیا هێناوە مافی بوون و سەروەری و ژیان قەوارە و چیان بۆ هەر هەمووان ئێستا غەزە بە پاڵپشتی زلهێزانی جیهان خۆر و لە بەردەمی ویژدانی مردووی دنیاوە نێچیری داگیرکەرێکی بێ ئامان و بێلغاوە ئێستا غەزە بەسەر کەناری دەریاوە تینووی ئاوە بەخۆی و پەرداغێکەوە ڕاوەستاوە لە جیاتی ئاو باڕووتی بۆ دەکرێتە ناو لە جیاتی بەزەیی و شیفا و عوزر و پاسا و دەریا و زەوی و ئاسمانی بۆ دەکرێتە داو ئێستا غەزە لایەک قەڵای بەرخودانە و چێوی ورە و کۆڵنەدانە و لایەک خوێنی بەناحەق ڕژا و بۆ تەلافا و لایەک هەڵمەت و هیممەت و نرکە و نەڕەی مقاوەمە و ڕەفزی دیلی و تەسلیم بوون و مساوەمە و بریسکەی شمشێری هەڵکێشرا و لەلایەک زریکەی منداڵ و پیر و کەنەفت و بێحاڵ و دایک و باوکی جەرگ سوتا و هەنیسک و قوڵپی گریان و دابارینی ئەسرینی خوێنینە لە چاو ئێستا غەزە تاقیکردنەوەی جیهانە تاقیکردنەوەی ویژدانە تاقیکردنەوەی ئیمانە تاقیکردنەوەی دروشمە تاقیکردنەوەی دروشمە بۆش و بریقەدارەکانە تاقیکردنەوەی قەڵەم و دڵ و زمانە ئێستا قەتڵ و عامی غەزە چیمیابارانی هەڵەبجە و شاڵاوی ئەنفالەکانی کوردستانە ناکازاچی و هێرۆشیمای خاپورکراوی یابانە ئێستا غەزە ڕەمزی ئازادی خوازان و بێکەسان و مەزلومانە ئاوازی نەسرەوتن و گیان فیدایی و سەرکەوتن و زەندەقبەری ڕژێمی زایۆنی و دوژمن و چقڵی چاوی سەرلەبەری ناحەزانە ئامادەبوانی خۆشەویست ئێستا گوێ لە دەگرین لە وتاری بەڕێز مامۆستا ئەحمەد سۆفی جەنابیان با بفەرموویە بۆ پێشکەشکردنی وتارەکەی. السلام عليكم ورحمة الله وبركاته.
أعوذ بالله السميع العليم من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله حق حمده والصلاة والسلام على من لا نبي من بعده وعلى آله وأصحابه ومن استنى بسنته وسار على نهجه إلى يوم لقائه أجمعين. اللهم صل على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم. اللهم صل على حبيبنا محمد وعلى آله وصحبه وسلم. اللهم صل على شفيعنا محمد وعلى آله وصحبه وسلم. بما أوشوشوي صلوات وبيانكشي إنسان لهيت كاتك لبر هر عبادتك نابي لعبادتك ديكا غافل ببي چونکە هەر عیبادەتە و مەکانەتی خۆی هەیە. پێما ئەو کەسانی ئێستا لێرە خڕبوونەتەوە خوای گەورە ئەجری هەموو لایەک بداتەوە، خوای گەورە زیادیان بکە. ئەگە هەر یەکەمان ئەو شەوە نەنوین هەتا 1000 سەڵاوات لەسەر پێغەمبەری لێ دەدەن صلی الله عليه وسلم و دوایش بڵێن خوددا لەبەر خاتری ئەو سەڵاواتانە ئاوڕی بەخێر لە غەزە و لە هەموو مسلمانانی مستەضعف بدەیتەوە. بەلا ئیلاهە ئیلا الله گومانم نییە معادلەی شەڕەکە دەگۆڕێ و وەزع دەگۆڕێ. چکە الله تعالى جل جلاله لا عدالتي ويناوشيتوا كدعاء قبول نكا. أما أجر كنجي وكيو تسون خواي جورة تسوني قبول دكاو الله سبحانه وتعالى دزاني. وأجر خواي جورش هر معادلة شيء نجوري لتنزجاي دي كتندهاش تيجيكا دي تنزجاي أو صلواتنا. زار زامو بيش همشتك وعدم بيبدن إن شاء الله جورة وقتك أواني لمالشن. أو شو نخوين حتى 1000 صلوات لسر پیغمبری خوالي ددين صلى الله عليه وسلم. عزيزانم أو دنيا أمة ليبلوكم أيكم أحسن عملا. أهل غزة سركوتن وكو پیغمبر فرمي صلى الله عليه وسلم ذكرك تان بيبلم أجر بكن أو ذكري فرموي لهم ذكر كان جورت لو آوايا قلت يعني فرمي أواني مالي يعني يبا أو ذكري بكن لزياتي صدقي. قلت يعني سبلين يا رسول الله فرمي بلن سبحان الله بحمده عدد خلقه ورضا نفسه وزنة عرشه ومداد كلماته. دعاء دولة من دكان شوان ليبو خيري شان دكردو عيني أو ذكر شان دخوين هاتن قلت يعني يا رسول الله صلى الله عليه وسلم فقير كان أوي جنابة فرمود دولة من دكانش فيربون دكن فرمي ذهب أهل الدثور بالأجور. فرمي أوانا أخوة عزري بيبخشون زعمن سبكم أهلي غزة لناو ميرجي خير وخيرات كوكرنودان ژیانیان هەستانیان دانیشتنیان حیاتیان مەماتیان هەموو هەناسێژیان هەزارەها نیعمەتی خوای گەورەیە. ئەو مامۆستایی لە تۆڕە کۆمەڵاتەکان بڵاو بوویتەوە دەڵێ پیاوە گوتی خێزانەکەم ئیماندارە و زۆر ژنێکی باشە هەر سەڵاواتی لێ دەدان و دەگریا دەیگو خودایە ئەتۆ بەهانەی غەزەی نایە. فەرمووی پیغمبرم دي صلى الله عليه وسلم لخوي لصاحي أقصى دانش تبو خلق دوري لي دابو يدي كبيغمبريان لخوي دي عليه الصلاة والسلام كبي كاني بي مباركاني بخوين بون بيغمبر صلى الله عليه وسلم بريندارا لبر أمتك أقل لي كي أمتي هي أواني اللي عند قومي بيغمبر عليه الصلاة والسلام فرمي أوانا سيبشن أواني غزي قلت يعني يا رسول الله كنجي نصرت دي تيان لي دي فرمي سيبشن أوانا بشي تيان بيقناهن يكسر لبو بهشت دسن ببي حساب وعذابي خواه لوان من حسابك يا ربي لقر أوان من دانين وآخرين منهم هرتسد ملحقين بوان بلان بنيت إن شاء الله لقروانين. الحمد لله كخدا تكليف إلينا كلن بخواقنا لو أن يوم منافق بين هرنا ويران بسين رينيا أجرناها ممان لو بيجين جاي ما مصطفى رموي لو تمحيصا يوم أندرنا تسوين بوي عزيزانم تدومين يان جناح بارن خدای گەورە لان خوش دەبی سێمین یان گوناه و تاوانی گەورەیان هەیە خوای گەورە لەوانش خۆش دەبی. ئیدەن چ زەرەرێکیان کردێ ئێمەی مسلمان ناچینە هیچ حربێک ناچینە هیچ معرەکەیەک بەتەمای سەرکەوتن. ئێمە ئیحدى الحسنەیەینە ئێمە حەمزە رضي الله عنهما مي پیغمبر صلى الله عليه وسلم سركوتني پیغمبري نبيني بلام سيد الشهداء او جيشت اعلى عليين لخدمت خواي جورة جل جلاله. عزيزانم اما هر سركوتوين لو شردا أو منظرانا ببينين يا نبينين أو أنا سركوتون بإذن خواي جورا أو أنا راسة زرقمان ويران دكن جيان مان اللي تقددن بلام لها مام كادا أو أنا تنشتيشان فير كردين يك فيريان كردين همو حادث يقديت سرجياني إنساني مسلمان وكما وصفرموي تمحيصة يعني لبيجين دانو قياسة ميزانة دخوا بايتندي هذا شيء حتى نعلم المجاهدين منكم والصابرين. خو خوات زل زل زاني شيء مجاهدة زاني شيء صابرة بس لو إيه وبزانن لو روجي قامتنا يا ربي والله ومجاهد وبخوا وصابر بلوع ودنا بردباشته. أحمد بن حنبل رحمه الله سر مذهب ديناس الإمام أحمد قلت شو شيء خواي يورم لخيوديد رب العالمين بيقولتم أحمد تذكر جل ومن الله أكبر
بەس کتێبە مسنەدەکەی 26612 لاپەڕە لە ئاخر نوسخەیدا بەس ئەو کتێبەی نووسیوێتی 50 مجەلەدە مسنەدەکەی هەموو ژیانیشی خزمەتی ئەو دینی بوو هەتا ئەو ڕۆژەی وەفاتی کرد لە سزنێ ڕزاوە هەندی لێ بدەن ڕوود بۆ لەگەر قامچی لێدانێ بەدەستی شێش خەڵکانێک کە خۆیان پێ موسڵمان بوو ئەزا خەڵک و خزم و موسڵمان ئەزیێتت دە دوو تعزیبی تێدا یەک کەوات و تعزیبێ خۆی دووەمیش موسڵمانە تعزیبت دەدا بەناو موسڵمانە چەند ناخۆشە ئەوجا وتی ڕاوەستام دەبی چم کردی لۆ خوای گەورە گوتی ئەحمەد چت کردە لە بۆ من طبعا هەرچی بکەی لۆ خۆتە ومن جاهد فإنما يجاهد لنفسه أو جهادش دك لو خوي دكا أو كاك حاج يسبيني بسي قناصة شي دزدات يقول لك شي دنو لو خوي كرديا خو خداي جورا همو ما نوكو بيغمبران بتسلمو شي خداي زيادناكا كل لو خود قازنستا همو شي شيطاني اللي بين والعياذ بالله تسلمو شي خواي كم دكا بنا بخواي فرمي فكرم كردو دبي تم كربي لو خوي قلت يا ربي هيت ملوتو نكرديا الله أكبر أحمد بن حنبل فرمي والله هيت ببيرنا لوتو كربي خدا بس هەوڵم دا شیرکت لۆ پەیدا نەکەم یەکشتم کردێ بەس محاولەم کردێ شەریک لۆ پەیدا نەکەم فەرمی ئەدی لۆ ئەو ڕۆژەی گوتت بەو خواردنەی نەخۆش بووم نەخۆش بووی گوتت بەو خواردنەی نەخۆش بوویمە لۆ نەدگۆ خوای گەورە نەخۆشی کردم گوت خدا تۆ بە ئەستەغفر الله بەڕێزانم ئەوانەی فێرە عیبادەتی جوانە بن زۆر ناسکە بن لای خوای گەورە هەموو حرەکاتێکتان لەسەر حیسابە ئیسلامیەکان مامۆستایان ئەهلی دین ئەهلی سەحوە ئەو خەڵکە چاوی لە ئێمەیە یەک پێ بە خواری دابنین ئەمە زۆرەکەوی لە لای خوای گەورە چونکە خوای گەورە ئێمە هەڵبژاردێ لەنا ئەو جەمعە بین ئێمە هەڵبژاردێن لەو مزگەوتە بین 12-13 هەزار کەس لێرە بە ئیش وا دەسوڕێتەوە ئێستا لەکوێن چۆن دەبێ بانگەواز بکرێن لە بۆ غەزەی یەک کەس لێرە دابنیشی بەس دابنیشی ئاوێکشی بدەینێ خزمەتشی بکەین لەسەر کورسیشی دابنین کەواتە کە خودای ئێمەی هەڵبژاردووە ئاگاتان لە خۆ یا ڕەبی خوا هەموو لایەشی مەحفوظ کە بۆ خاتری عەزەمەت و گەورەی دووەم ئەو حادثەی غەزە پێمان دەڵێ ئیمتیحانی سوڵتانەکان و حکامەکان زۆر گەورەیە چکە ئەوان شتیان پێ دەکرێت ممکنە یعنی جوامێرانە هەبی شی پێکراوی مەسەلە ئێستا لەو ڕۆژانە زانیم تەیارەیەک چووە لەسەر مستەشفایەکی ناوی نادەم دا و دەرمانی بەردایتەوە خۆ دەوڵەتە گچکۆکانە ناوێرنەوە برێن بەڵام حکومەتێکی وچی ئیمارەت هەموو عالم شاهدە لەسەر نیفاقیوان حەقە ناوی ئیمارەت بکەنە دەوڵەتی موئامەرات چونکە ئیش و کاری ڕۆژێک دین ئیبراهیمان پێ دەفرۆشی ڕۆژێک دژمناتی دینمان ڕۆژێک مرسی شەهیدەکە ڕۆژێک نازانم یعنی ئەو خەڵکانەی ناردێ ساحەی پارەیان دەداتێ لە ئەوی مرسی لە ناو بن ئەوم و ئامەڕێکی گەورەیە کەواتە ئازیزانم ساڵی 48 ساڵی 67 ساڵی 73 سێ جارە موسڵمان محاوەلەیان کردیە لەگەر ئیسرائیل بەشەڕ بێن هەر سێ جار حکامی عەرەب خەونە بوون خائین بوون ئاخر یەک لەو جارانە مەسەلەن لە 73 ئەو سەرۆکەی کە قیادەی جەیشە کرد ئوردونی بوو عایدی ئوردن بوو ئینگلیز بوو تخوا ئەتوو بووە قیادەی جەیشی موسڵمان ئەو بە غەریب و ژاری بێخێبەر دەستی ئینگلیزێکی کابرا ئینگلیز بەریتانیا سەید العالم بۆ ئەو کاتی ئەتوو کۆ ئینگلیزەکی دەکێ سەر کردا هودنەیەکی ڕاگەیاند خەریک بوو بگەنە ئیسرائیل و لە ناوی بن گوتی هودنە دەبێ هودنەیەکی ڕاگەن هودنەی ڕاگەیاند یعنی ڕاوەستان مفاوەزات چەک و سیلاحیان لێ بردن و ئەوان سەرکەوتن و عەرەب بڵێم عەرەب لەبەرەوەی موسڵمانی هەموو دنیا ئەو کاتی ناگەیشتنەوێندرێ إذاعة خرابكان أو إذاعة خراب تخوا إذاعة العربية أي ناس العربية وشي الجزيرة العربية طبعا هذه السعودية أي رجل بس لدي درس قوتي عدد الشهداء قوتي عفوا عدد الضحايا ده يقول جماري مردوكان يقدر لدي درس قوتي جماري شهيد كان قوتي ببورة جماري مردوكان يغزة حتى دوي ناقري زماني ناقري خوا زماني الله لك يا ربي زماني ناقري بلين عدد الشهداء ئەگەوانە شەهید نەبن لەو سەردەما ئەگەوە سەحابەی سەردەم نەبن چێ شەهیدە بۆ خاتری خوای گەورە جا ئەزانم شتێکی دیکەی پێڕاگەیاندین غەزای غەزە ئەو غەزایی کە لە غەزەی هەیە حەقەبرین غەزای غەزە چی پێڕاگەن بەبیری هینانەوە جیهاد چییە کوڕخوا ئەو جیلە جوانەی کە ئێستا پێڕاگەیشتی خۆ نازانن جیهاد چییە جیهاد یعنی هەرچی بەذل و ما في الوسع من القول والفعل هرتي زمان إيشة ست بيذكر اللي بينا خوي صرف كي وجهاده بدأ ست بقلبت بلام لهم جهادا قولت القتال كتب عليكم القتال فرض ولا سر والشر كردن اللي بينا خوي جور وهو كره لكم بيتنا خوش شر بياوي دي عبد الله عزام دكتور عبد الله عزام رحمة خالي بفر مسلمان زورن
بەڵام ئەو مسلمانەی جیهادێ بکە کە من مسلمانی جیهادش بکە زۆرن بەڵام ئەو مجاهدەی بێتە سەنگەری ئەوان کە من فەرمی ئەوانیش زۆرن بەڵام ئەوەی لە سەنگەری هەڵستی و ڕابوەستی بەرامبەر گولەی دوژمن ئەوانە ئەوەندە کە من لە هەموو دنیا بە پەنجەی دەستی دەشمێردێن تخوا ئێستا ئەوانەی لە غەزەینا مقابل ملیارێک و 700 ملیۆنی بە پەنجەی دەست دەژمێردێن یان نا فعلا بە پەنجەی دەست دەژمێردێن خوای گەورە لە ئەجریوان بێ بەشمان نەکە یا ڕەبی خوای گەورە ئەوانەی ثابت بکە سەرکەوتوی دنیا و قیامەتیان بکە ئیمان هیجرەت جیهاد ئەوانە مەرحەلەنا کەسێک ئیمانی نەبێ هیجرەتی چێ کەسێک هیجرەتی نەبی جیهادی چێ کابرا هەیە ئامادەیە لە دوکانێکی بە حەرامی ئیش دەکا ئامادە نیە دوکانەکەی خۆی بەجیبێری وەڵام معاشەکەم دەڕۆ کورە ئەگە تۆ هیجرەت نەکەی لەو دوکانێ بۆ خاتری خۆ هیجرەت نەکەی لە ناو گوناحان لە بۆ خراپە تۆ جیهادی چی و دیعای چ دەکەی کەواتە جیهاد واتە قیتال بەرامبەر کافران شەهید بوونش پێغەمبەر صلی الله علیه و فەرمێ ئەو کەسێک کە شەهید دەبی لەگەر یەکەم قەتری خوێنی خوددا لە هەموو گوناحەکانی خۆشە بی وەخوای گەورە هەفتە ئەوەندە حۆری داتێ و هەفتە ئەوەندە کەسە هەفتە دوو کەس لە خزم و کەسەکانی کە مستحقی جەهەنەمن هەفتە کەس لە مستحقی جەهەنەمن شەفاعەتیان لۆ دەکە دەستنە باشتێ بە واستەوی خوای گەورە شەهادەتمان بە قسمەت بکە یا ڕەبی چکە پێغەمبەر صلی الله علیه و فەرمی ئەگەر لەسەر جێگەی خۆت بمری بەس دوعای شەهیدیت بەدڵ کردبی خوای گەورە ئەجری شەهیدت بە قسمەت دەکا والله وانا آسان شتي آسان چی تێدا هەم ڕۆژێ دوعای کبری خوای شهادەتم بە قسمەتکەی قودس کوێیە مامۆستا فەرمووی لە ساڵی 1948 هەتاکو ئێستا 100,000 مسلمان شەهید ئەو کاتەی پاش فەتحی ئیمامی عومەر ڕەزا و ڕەحمەتی خوای لێبی لە 492 هیجری کاتێک سەلیبیەکان هاتن حەملەیەکیان کرد چەند کەسیان لە قودس کوشتبی هەتا شەهید کردبی هەتا بەیت المەقدسیان کەتە بەردەستە سەلیبیەکان طبعا جوولەکەشان ئەو کاتی هەندە کوشتن بەس چەند مسلمانیان کوشتبی 70,000 کەسیان سەری بڕی 492 کوربا بە خۆشتە نەگەیشتە 72 بەس نە تەلەڤیزیۆن هەبووە برێ نە فەیسبوک هەبووە باز بکە هێدی پخیان کردوون و بەریان داینەوە و وهاتينا سر بيت المقدس هشتا سال بينسو صلاح الدين أيوبي رب العالمين ظاهري كد أو كرد مسلماني قلت الحمد لله الذي نصر دين مصطفى العربي برجل كردي أو صلاح الدين هات باش هشتا سال اللي نقرأ عافية بيو هات أو شوني خستو بردستي مسلمانون رزقاري كد بإذن إخوائي جورا ومحرابي شي باتشي برد استاش يكلا سر سي غزي كردا استاش سي وزيري غزي كردن استاش حتى زلك كانيان زلي عسكري غزي أو دكتوري أو رجانا مقابلة كده قلت زلك كان لسر شكل شرواري كردي دروس كراون مو بيت المقدس أبدا لك زودان عبينوا نوكو مسلمان نوكو كرد أما يك بارتي لجسمي ما بيت المقدس الزاني شي براني بالرزم هر كسي شغله أشهد أن لا إله إلا الله وأن محمد رسول الله أركان إسلام وإيمان تطبيق كي أويا علاقي مسألة جو فلو عرب كرد إنجليز نية چه پیغمبرێک بێ دینی کام پیغمبری هات بيت المقدس دي بالبردستی بی پیغمبر ابراهیم رب العالمین فرمی برو بيت المقدس برو فلسطین پیغمبر موسی هات فرمی برو فلسطین پیغمبر یوسف حتی جنازەکەی فرمووی وصیەتی کردبوو گوتی تخوا ئەگەر ڕۆژێک لە ڕۆژان عائلەی ما گەڕاوە لە بۆ فلسطین بمبەنەوە فلسطینی پیغمبر موسی گەڕاش پیرژنێکی دیتۆ گوتی پیرژنەکەی کا قبری یوسفی پیغمبر یوسف یک پیرژن پیدا زانی گوتی بە شەرتێکی پێت دەڵێم دوعا بکەی لە بەهەشتە لەگەر تو دابم ئەوە هیمەت بەرزیە دوعای لێ کرد پیغمبر موسی لە جاتی لە خوای گەورە پارەتەوە لەو پیرژنەکەی پارەوەتی بەس جێکەم پێ بڵێ ئەوجا حتا جەنازەی پیغمبر یوسفیان دەکە خۆ بردووە سەلامی خوا لەسەر پیغمبران دەبێت لەوێ بن مەهدی ئەنبیا تەنها محەممەد صلى الله عليه وسلم ئومەتەکەیەتی کە ئیمانی بە هەموو پیغمبرانە ئەگەرنا کە ئومەتەکان کە ئیمانیان بە جەمیعی ئەنبیا هەیە حتى حضرت عيسى دين ليه دبسنو هذه بيغمبر محمد صلى الله عليه وسلم خو قال بر بيغمبر محمد نبي والله معجزه كان بيغمبر عيسى او الى قران هاتي يكشت لتر انازيل كان يعني لانزيل كان شان بوكو ابن القيم ده فرمي جولك شينا بكرتي جولك لا تجدن اشد الناس عداوه للذين امنوا اليهود دجمنترين سرسخترين دجمن الله سر او زي لبو مسلمان جولكن او يك هەتا برێ گەنجی برێ کوڕی خۆت کوڕم جوولەکە گەلک خراپن گەلک ئەوەن ئەوڕۆ دیتەن ئەمانە جوولەکەن ئەوە پێناسی جوولەکەی باش بیان ناسن دووەم جوولەکە ئەوانە بوون بەخوان فەرموو خوا ڕەزیلە ئەستەغفر الله
يد الله مغلولة كافر بون بو كلمة بوي كإيمانيا ببيغمبري إيمش صلى الله عليه وسلم لو كانت بيشوي بيغمبري مش بخوان كافر كبو كلمانا قوتيان إن الله فقير ونحن أغنياء خوا فقير ما دولة من دين أستغفر الله هر أوان بنقوتن عزير ابن الله عزير كري خوايا هر أوان قتلة الأنبياء ابن كثير لا تفسير خوي لآيات ويقتلون النبيين بغير حق دلي بينصتو بينس بيغمبريان شهيد كردينا ما مستاجر لخطبة لا دابون يقول والله بالله إمام عمر شان لخطبة لا داب استكا ملة هر هندي ذكري استدكا ملة كاك هسناك بخوا برهاني برز خوش كسك بينصت بينص بيغمبري شهيد كأوت سلوي غزة سلوي كأوت إيه باور بس ده كان بخاطر خواي جورا وعميل كان ينبو باوران بيدا كان أو سيوسيمين روجا سيوتارمين روجا مسلمانان غزة وحالة أو رزانيت صدقوا معناتها من المؤمنين رجال صدقوا لنا إيمان دارن هندك فيها هنا كراس بكل غير خواي جورا يا ربي خواي جورا أو صدق كمان بقسمتك ليش خواي جورا فرمي ومن يطع الله والرسول فأولئك مع الذين أنعم الله عليهم من النبيين لدوي بيغمبران والصديقين أعوانا صدقوا أعوانا الراس لكن هنجي والشهداء والصالحين وحسن أولئك الرفيقا موقف ما نسبي ما مستوعب كانت سبكا يك لابن مالي ملكة كان السعودي جنك سبوا بريطانيا قلت تسليمي ناكم يكروج نفتيان اللي راقتن يكسر جنا كان تسليم كردو أولو لسر جنا شيء أو إذا كي بلام أميري شيء خود سويته يندري تسليمي ناكيو نو خيانتيان لبكوس أسرار كشفكا أديلو لو مسلمانين يك دقشران أجري أديلو غازران أجري كورانغو مظاهرة شيء جورة تاندي تلا دولة عربية كان جاكرتا تاندي إندونيسيا دولة نا مسلمانة كان تنبيني كواتا غزة سك كلمة دوباره كم غزة هيبتي شاباك وموساد وإسرائيل وأمريكا شيشكال حياة همواني بر بوتي وايلي ذا كان لو يجار شركة زرعتنا كوابك بلام قسم بخواي يورا أوانا يك لحظة تنازل لكن هركاتك دوري خوان بين وكوزارن دوباره ذا كانوا كواتا ما مستعي عيني تبكى كاكا ما مستعي عيني برام بعد دفاع بك خلش تبقيني زولكتي خلش تبقيني بيت المقدس معناتها مشكلة زهل بصيرات ملاك هاتبو ديتم للسعودي ديقو أوانا شيعة باب اشتيان دكا باشا براي برز خوشويستم پیغمبر صلى الله عليه وسلم وقت هجرتي كل مكة لبو مدينة شيء بپاره قلبو عبد الله كوري وريقتي قلبو كابراي شي نصراني بو پیغمبر صلى الله عليه وسلم وشي للطائف قراوة شون هاتو ناو مكة خولا مكة ممنوع بو خبريان دابو او سبراني طائف قوتان ورينا قرنوا يكورا مطعمي كوري عدي بابيت زبيري كوري مطعم كاصحابي پیغمبر صلى الله عليه وسلم پیغمبر صلى الله عليه وسلم لفتح مكة هاتو فرمي مطعمي بشاندر فرمي وفاتي كرديا فرمي دبي وفاء مهبي لبو او بياوي او پیغمبري تسليمين او مكة كردو قوتي امن پنايدن باذن خواي جورا يعني ديك معايدي خم كسك نابي تماشي بكاته يخو كبرش قرش كافر بو ايماني بخواي نبو جل جلاله بوشوي كيما ايمان ما بيه شتيكم لو مسألة غزي ترسكم لدلي بيدا بوا زانكويك لتل أبيب هي بناوي زانكوي إسلامي تل أبيب أي هاوار زولك تشيشي بزانكوي إسلامية باش زانكوي إسلامي تصدق لتل أبيب بخاطري خواي لسالي 1956 ودا مزراو 56 دبي تنوز بي تخرج كربن زانكوي شي داخراوا والله الذي لا إله غيره قمان منيا خريجي زانكوي تل أبيب زانكوي إسلامي تل أبيب لكردستاني هنيستا دعوة شكل يككش ناوي خوينيا أبو فلان الجزائري أبو فلان لازم شي فلان ما مستا هر ملايك تابيني لو كردستاني ما مستا كان يديربون لكن شي درسي خوينيا جويلي رانك اللي راي خوي قسم بخوا أو الجهرة أم قسا كان الجهري مارن بين قصي جوانت لو ذاك التفسير يقول هو الله لو ذاك الأخير بشكي جهري تيجي ذاك تنكا أو دزاني باسون باسي دين شون تيجي دا وقتون ديانة عائلة تقدن لوي مسلمان تنميني هدي مدارس نمين لوي إسلام تنميني هدي وانا لإسلام دن بلام ظلم بوي خوش ويمكرون ويمكر الله والله خير الماكرين خواي جورا باشترين ذاتك كافيل وفرتي أوانا بطال كاتو خطر تيعي ما دفاع لغزانا كين يكم خطر أويك پیغمبر صلى الله عليه وسلم فرميها أو حديث فرمي شعيبي أرناؤوط مجموعة علماء فرمي حديث كي إسناد كي توا پیغمبر فرمي صلى الله عليه وسلم روشك دادي أنجو يوشكو أن تداعى عليكم الأمم هم دورتان لدن دنيا دتان خوا وكو خوارنيشي لذيذ خوش كم وكو قصعيش هم دتان خون قلت لبرتي يا رسول الله كم فرمي ناوشي كفي سر بحر فرمي لبرتي فرمي لبري وهنتان هي قلت وهنتيا وما الوهن يا رسول الله حب الدنيا وكراهية الموت هر کسی غزی خوش نمی استاکال لگر یان دانبی یان حبی دنیای یان ترسلوی لپینا خوای بمری.
لەو ڕۆژانە گەنجێک هات ئەوەی هەلۆ پێکردین و خۆشی باسەکەم گوتی مامۆستا من زۆر عازم لەو غەزەی بەس دوێنێ لە داوەتێکی من دوێنێ واری گوتم گوتی مامۆستایەک 7 کفتەی خوارد قۆمچەکانی قەمیسی خەریک بوو پێوە نادرا وەڵای زۆر خەفەتی دەخۆم لەو غەزەی وەڵای مامۆستا ئەگەر خەفەتت خوارد بە 7 کفتت ناخوارد ماڵتەوە بێ هەر دوعاکت لەو کردوە لەو دوعات قبوڵ بە جا ئیوا هەیە ئامادەیە ئەرقا خواردن لە مەطعەمێ بخوا بەس 5 دینار لە ئێرە 5,000 لە ئێرە دانەنێ بابا ئەوڕۆ لە زیی خۆت بگرەوە منداڵەکەت فێرکە برێ ئەوڕۆ دەچێ مەکتەبێ ڕۆژانەکەت لۆ غەزەیە دەخۆ بزانم بەشداری لەوەی یان بەشدارنی کەواتە خەتەرەکە لەوەیدایە ئیسرائیل هەتا ئێستا جواب ناتەوە دەرێن ماذا بعد غەزە دەرێن پاش حەماس چێ لە غەزەی دەبی ناوێری جواب دەتەوە حتا تازە جۆم لێ ڕاگر لە هەندێک کەناڵی ناوە خۆش دەیگۆ لەوانەیە قوتەی نێودەوڵەتی بێ حکمی ئێرە بکات دەزانن لۆ تەماشای فێری چ بووین یەک کەس لە خۆی ڕنابینی حکمی غەزەی بکات لەبەرەوەی پیاوی چاکن پیاوی خراپ شەرم دەکا حکمی پیاوی خراپ بکە باشە حکمی پیاوی چاک بکە باشە ئەنگۆ هەموو حافظ القورئان بن لێرە ئەمیش نەخوێندەوار بن وەختی نوێژێدا ببرین مامۆستا وەرە پێشنوێژی بکە باش ئەم ڕوم دەگری ئەمن پێشنوێژی لەو خەڵکێکی حافظ القورئان بکەم و بخۆ نەخوێندەوار بم محمود عباس چەزانی لە چاو غەزەی سبەینێ بێ حکمی غەزەی بکە هەر شەرمیشی بخوا ناوێری شەرمێش دەکا ڕەفزی کرد گوتە من حکمی غەزەی ناکەم عیلاقم پێدا نییە لۆیە ئەگەر میلەتمان باش بوو یەک حکامی خراپمان نابی حەدیثەکەی وەلەوە ضعیفە ڕیوایەت کرا لە پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمی كيفما تكونوا يولى عليكم ئەنگۆ کوبن خوایەکی هەتا لەسەر مسەڵەت دەکا بەخوا دیارە ئەمە هێشتا مایتمان زیاتر سەرتان نایشینم بەس بەبیرتان بی پێغەمبەر فەرمی صلی الله علیه و سلم مسلمان لە مسلمان کالبنیان يشد بعضه بعضا لا يؤمن احدكم حتى يحب لاخيه ما يحب لنفسه پێغەمبەر فەرمی صلی الله عليه وسلم مثل المؤمنين في توادهم وتراحمهم وتعاطفهم كمثل الجسد الواحد اذا اشتكى منه عضو تداعى له سائر الجسد بالسهر والحمى ئیدی دوو تار لەسەیەک زەحمەتە ئینسان گوێی لە ڕابگری جێتان لە مامۆستای ڕاگر جێشتان لەم ڕاگر خوا خێرتان بنووسی لو أوي صف بين إن الله يحب الذين يقاتلون في سبيله صفا لقريان دابن لهمش تشي لقر مسلمان دابن لكوتايدا رودكين إخوائي جورد لين الحمد لله اللهم ربنا لك الحمد كما ينبغي لجلال وجهك ولعظيم سلطانك لا نحصي ثناء عليك أنت كما أثنيت على نفسك اللهم صل على محمد وعلى آل محمد كما صليت على إبراهيم وعلى آل إبراهيم في العالمين إنك حميد مجيد يا ربي خدا لو خاطري عظمته قوري خود بو خاطرنا وجوانا كانت إنك أنت الواحد الأحد الفرد الصمد الذي لم يلد ولم يولد ولم يكن له كفوا أحد خوايا بو خاطرنا وجوانا كانت بو خاطري صفات برز كانت بو خاطري اسمي أعظمت كلا خود حلت قرتو بكست نقوتواي يا ربي خدايان أو ناوي كوا أو ناواني كوا لكتيبي شي دي كنازلت كرن بيزقل القرآن يعني هر ناوي كسيك فير كردوا یان لە علمی غیب لە لای خۆت هێشتەوە لە بە خاتری ئەو ناوانە خوایە مسلمانان سەرکەوتو بکەی لە هەموو شوێنێک خوایە ئێمەش ئەد بکەی کە ئەداتی قەدەری خۆت لەوە سەرکەوتنی ئەو دینە خوایە بە عیززەتمان کەی بە واستەی ئیسلام خوایە عیززەت بە واستەی ئێمە بە عیززەت کەی بۆ خاتر ئیسلام بە عیززەت کەی بە واستەی ئێمە بۆ خاتری عەظەمەت و گەورەی خۆت خوایە منداڵەکانمان بکەی حەفەظەی قورئان بیان کەی ئەو کەسانەی کەوا ئەتۆیان خۆش دەوێ ئەوانت خۆش دەوێ خوایە لەو کەسانە بین کە یەکەم مشتری ڕوح و جان و ماڵمان لێ دەکڕی وەفەرمی إن الله اشترى من المؤمنين أنفسهم وأموالهم بأن لهم الجنة يا ربي خدايا ببي حساب وعذابي بهشمان بقسمت كي بقسمت دايكو باوك مام كي بقسمت أولاد كان مام كي بقسمت خزمك سكان مام كي بقسمت مسلمانان بكي أو جمعة مباركة أو شوينة مباركة لي راوستاوين وهم شوينة خزمتي أو ديناك كسنقربو خزمتي دينيتو يا رب العالمين محفوظ يان بكي سربرزيان بكي خوايا بو خاطري عظمته قوري خود نيت مان لقل أوان إلا هر شوينة كسك بلي أشهد أن لا إله إلا الله وأن محمد رسول الله بإخلاص وصواب ظلمان لقروان خواه لقروان من حساب كي لهر شوينيشي كسيك لسر أو زاوية خزمتي أو دين دكي ببشمان نكي لخيري أوان لشهداء أوان اللهم لا تحرمنا أجرهم ولا تفتنا بعدهم واغفر لنا ولهم يا ربي خدا أجولك لنا وببيت يا ربي خواه صهيون يد لنا وببيت اللهم إنا نجعلك في نحورهم ونعوذ بك من شرورهم اللهم لا تجعل لهم راية لا تجعل لهم راية يا رب العالمين اللهم لا تحقق لهم غاية لا ترفع لهم راية اللهم أرنا فيهم عجائب قدرتك يا رب العالمين خوايا قدرتي أوانت بشاني إمدا قدرتي خود بشاني أوان وإمش بدي بزانين شون تيان بسردي أواني دجمناتي ديني تؤكن وصلى الله على سيدنا محمد والحمد لله رب العالمين والسلام عليكم ورحمة الله وبركاته هاي جورا پاداشتی مامۆستا ئەحمەد بداتەوە باشترین چەکی دەستی مسلمان
پارانەوەیە لە خوای میهرەبان. خوایە هەر وەک چۆن موسات ڕزگار کرد، فرعەونت لە نیل غەرق و ڕیسوا کرد، وەک چۆن ئیبراهیم ئاگر نەیسووتان، بتەکانی ورد کرد هەر هەمووی فەوتان، وەک چۆن یوسفت لە بیر ڕزگار کرد، لە نێو جیهاندا ناوبانجی دەرکرد، وەک چۆن یونس لە دەست حوتەکان دەربازی بوو گەڕایەوە ژیان، وەک چۆن عیسات بردەوە ئاسمان ناحەزەکانی گشت بوون دەستەوسان، وەک چۆن محەممەد ناوبانجی دەرکرد بەسەر بەرزانە فەتحی مەکەی کرد، هەر وەک چۆن ناردت فریشتەی ئاسمان بۆ بەدر و ئوحود بوونە پشتیوان، ئەقسا و غەزە و خاچی فەڵەستین خەڵتانی خوێنن بەدەستی لەعین. هەر تۆشک دەبەین خوای میهرەبان، هەر بۆ لای تۆیە دەستی نزامان، نەسر و عیزەت و مەدەدیان دەوێ سەریان خە دوژمن باکۆسی کەوێ، ڕژێمی زایۆنی و زاڵم و زۆردار تەفروت و ناکەی ئەی خوای جەبار. خوایە ببەخشە ئومێدێک پێمان، ئیسلام عەزیزکە و بگە فریامان. خوایە ببەخشە ئومێدێک پێمان، ئیسلام عەزیز بکە و بگە فریامان. ئامادەبوانی خۆشەویست بەو شێوەیە کۆتایی با کۆڕەکەمان دێنین. خوای پەروەردگار پاداشتی هەموو لایەکتان بداتەوە کە ئەزیەتتان کێشا و ئەم شەو لێرە ئامادە بوون.